کەمتر لە 3 مانگ لەوە پێش ژینا ئەمینەی کچێکی گەنجی سەقزی لە تاران لەلایەن حکوومەتەوە دەکوژێت. مەرگی ژینا لە گرتوخانەی حکوومەتی داقین و تووڕەیی پنگ خواردووی خەڵکی کوردستان و سەرانسەر ئێرانی تەقاندەوە. ناڕەزایەتی و مانگرتر بەرەو ڕووبوونەوەی خەڵکی تووڕە لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم لەسەر شەقامەکان گەورەترین و درێژماوەترین دەورەی خەبات لە دژی کۆماری ئیسلامی تۆمار کرد. خەڵکی کوردستان، ژنان، لاوان، خەڵکی بەلوچستان، کرێکاران و زیاتر لە 170 شاری گەورە و بچووک بە مانگرتنی سەراسەریەوە
سەرتاسەری خەڵکەوە لە دژی ڕژیمی ئیسلامی پەیوەست بوون. دروشمیژن ژیان ئازادی بە خێرایی لە کوردستانەوە گەیشتە سەرتاسەری ئێران و دواتر بە خێرایی لە وڵاتانی ناوچەکەی دنیا دەنگی دایەوە. سلااوتان لەبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. هیوادارم بتوانین لەم بەرنامەیە وردەکاریەکانی ڕووداوەکانی ئەم دەورەیەکە لە ئێراندا لە ئارادایە باسکەین. بۆ باسی زیاتر لەسەر وردەکاریەکان و ڕووداوەکان و ڕۆڵی ژنان لەم بەرنامەیە داوامان کردووە لە بەڕێزان شیوا فەکووریان، چالاکی مافی ژنان و هاوڕێ هاوژینی زیبا توێژەری دەروونناس کە لە بەرنامەکەمان بەشداروێ. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ هاوژین، ئەم کاتت باش، زۆر بەخێر بی بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. هاوڕێ هاوژین دەنگ مەبیسن؟ هاوڕێ هاوژین دەنگ مەبیسن؟ بەداخەوە پێم وایە کێشەیەکی تکنیکی، ئەگەر هاوڕێیانی هاوکارم کلیپێ بڵاوکەنەوە دواتر چینەوە لای میێوانانی بەڕێزمان. میوانانی بەڕێز هاوڕێ شیوا فەکووریان و هاوڕێ هاوژینی زیبا، زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. دەنگ مەبیسن؟ هاوڕێ شیوا تەسویرتان نییە؟ هاوڕێ شیوا تەسویرتان ڕەشە لای ئێمە، ئەگەر کێشەکە چارەسەرکەن زۆر سپاس دەکەین. بەڵام پێشەوەی کە بڕینە لای هاوڕێ شیوا با پرسیارم لە هاوڕێ هاوژین دەست پێکەم. هاوڕێ هاوژین بەخێر بێن. ئێوە خۆتان نەزان کە زیاتر لە 70 ڕۆژە کە لە ئێران ناڕزایەتیەک دەستی پێکرەوە، نەقشی ژنان لەو ناڕزایەتیانە زۆر بەرچاوە. ئێوە نەقشی ژنان چۆن هەڵدەسەنگێنن؟ سڵام لە ئێوە، کاتتان باش و بەرخۆدان باش. بێگومان کەمتر لە 3 مانگە یاخود واچێ بۆ 3 مانگ ئێستا قۆناغێکی تر دەستی پێکردو بۆی کە ئێمە قسە لەسەر ئەو گۆڕانکاریانەوە دەستپێکی ئەو شۆڕشە بکەین. سەرەتا کاتێک کە دوای مەرگی ئەمینی و دوای شەهیدکردنی ئەو بوو، زۆر قسە و باسەکرا ئایا ئەم ناڕزاییە بەردەوامە بێ، ئایا ئەتوانین تا چەند بەردەوام بێ، ئایا بەرخۆدان و ناڕزایی بوون تاکوێ ئەگرێتەوەکو ئێوە ئاگادار بوون سەرەتا هەموو ڕۆژهەڵاتی کوردستان دواتر ئێران لەژێر ئەو حکوومەت 40 ساڵە
سەرکوتکار و دیکتاتۆریە هەموو دەنگ و ویستیان بوو بە یەک بۆ ئازادی و بۆ ژیانێکی باشتر دواتر تەژەنەیسەن بۆ هەموو جیهان کە ئەوەی کە ژینای لەسەر کوژرا ئەوەی کە ژینای لەسەر شەهید بوو مافی مرۆڤە کە ئاسایی بەرگ بپۆشێ و بە تایبەت بۆ ژن کە ئەزان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە وڵاتانی ئیسلامی بە تایبەتی وایەکی وەکو دەوڵەتی ئیسلامی ئێران کە جلوبەرگ و شێوازی دەرکەوتن و دەنگی ژنتە پەراوێز ئەخرێەوە ناهێڵڕێوەکو ئەم مرۆڤە ئەم ڕەگەزی مرۆڤە کە کەمتر نیە لەوەی تر کە نە بە ژمارە نە بەتوانە بەبوون کەمتر نیە لە ڕەگەزەکەی تر بەڵام وەکو نەبوو مامەڵی لەگەڵەکرێ وەکو نەبوو پێناسەی ئەکرێ کامەژ مێژۆکەی درێژەوە گەڕێتەوە بۆ 5,000 ساڵی سیستمی پیاسالاری دواتر لە هەموو جێک ئێوەش ئاگادار بوون هەموو جیهان هەموو دنیا شاید حاڵیەوەیە کە شۆڕشی ژینا بۆ ئازادی مرۆڤ و بە تایبەت بۆ ئازادی ژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد و دروشمی ژن ژیان ئازادی وترایەوە هەرچەندێک لەوانەی کە زۆریش تێ نەگەیشتن لە وتنەوەی ئەو دروشمە ژن ژیان ئازادی کە ژن و ژیان و ئازادی پێکەوە ئەبەستێتەوە زرەنگە زۆرێک لە ئەو کەسانی کە ئەیانوتەوە چ لە کورد چ لە غێری کورد تێ نەگەیشت بێتن لە فەرسەفەی ئەم دروشمەیە خۆت لە واتای ئەوتنەوەی ئەم دروشمە ئەم ڕستەیە کە ژن ژیان ئازادی تەنها ئەو بۆنە کرێکارێک بۆ داواکردنی مافی خۆی لە ژن ژیان ئازادی بۆن منە ژنێک لە ماڵەوە ئەڵێ ژن ژیان ئازادی هونەرمەندێک ئەڵێ ژن ژیان ئازادی سێرەکەی لە کۆی هەموو ئەو کێشانەی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئێران بە تایبەتی پەیوەستە بە ژنەوە کە ئازادیە مرۆڤ ڕەگەزەی مرۆڤ پەیوەستە ئەنی بوونی ژن پەیوەستە بە ئازادیەوە و پێویستە بە ژیانەوە بەردەوام بووە ئێستا قۆناغێک هاتوتە پێش دوای ئەو هەموو قوربانی دانە دوای ئەو هەمووە خوێن ڕژانە بەناحەق پێم وایە ئێستا لە هەمان کاتیشە دوای ئەوەی کە مافی مرۆڤە و مافی ژنەوە مەرگی ژینە و شۆڕشی ژینە شۆڕشێکی تەواو ژنانە و پێشەنگاتی ژن و بە ڕۆحی ژن دەستی پێکرد بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان هۆکارێک بوو بۆی کە دۆزینەتەوەی کورد لە پاڵ داواکردنی مافی ڕەوای مرۆڤەکانە و داواکردنی مافی ڕەوای ژنانە دۆزی نەتەوەی کوردیش پێشەکەوت ئەوەی کە کورد تەنها ڕەنگە لە زۆر جێ ئەم جیهانەیە داوایەوە کرێت کە ژن ئازاد بێ بەڵام کورد جیاواز لەوەی کاڵێ باژن ئازاد بێڵێ من خاوەن قەزەیەکم خاوەن دۆزێکی نەتەوایەتیم کە دابش کراوم کە مافی خوێندن مافی قسەکردنم مافی جلوبەرگم مافی کللتوری خۆمم نییە و نکۆڵی لە بوونم ئەکرێ خاکم داگیر کراوە کللتورم داگیر کراوە نازنامەی نەتەواتیم داگیر کراوە لە هاوتەریب لەگەڵ داواکردنی مافی مرۆڤ و داواکردنی مافی ژن و شۆڕشی ژن کە شۆڕشی ژینە بە خوێنی ژینە دەستی پێ کردو و بە خوێنی ژنان بەردەوام بوو بە بەردەوامی ژنان بەردەوامە تا ئێستا و لە هەمان کاتی شاپیاوانیش بە هەمان شێوە گەنجان بە هەمان شێوە باوکو و دایک و بەبێ جیاوازی تەمەن ئەگەر زۆر مناڵ نەبن بەردەوامە ئێستا دوای تێپەڕبوونی نزیک لە 3 مانگ سەرەتا ئەیانوت ئایا بەردەوامە بێ یا بەردەوام نابێت پێم وایە ئێستا کاتێوەیە کە بڵێن ئیتر چیتر بکەین چونکە خوێن ڕژا قوربانی درا ئەو خاکەی کە مافی خۆمانە لێی بژین ئەو زمانی کە مافی خۆمانە پێی قسە بکەین ئەو بیرکردنەوەی کە مافی خۆمانە بیری پێ بکەینەوە چی وەکو کوردێک چی وەکو مرۆڤێک چی وەکو ژنێک هەموویمان لێ زەوت کراوە و ئێمەی ژنان بێگومان بە هەر سێ جۆرەکە بەڵام وەکو کوردیش کەمتر نییە لەوە ئەمەی کە مافی خۆمان و لێمان داگیر کراوە ئەبێ ئێمە بە خوێن بیسەنینەوە ئێستا دوای تێپەڕبوونی نزیک لە 3 مانگ ئێستا ئیتر کاتێوەیە کە کورد چی پێ بێت ئەنی کورد چی بکە ئالانی سیاسیەکانیان پەیڕۆ پرۆگرامێکی سیاسی پەیڕۆ پرۆگرامێکی ژیان بە دروشمی ژن ژیان ئازادی ئایا لە ئاستی سیاسیە لە ئاستی فکریە لە ئاستی کۆمەڵاتیە تا چەند لەواتای ژن و ژیان و ئازادی تێگەیشتون وە دوای ئەوەی کە بۆ نەڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەڕوخێ ئەگەر ئەمە ئەڕوخێ دواتر کورد چی پێ بیکە ئێستا من پێم وایە ئەمە باسەکەیە کە ئەبێ کورد لەسەر ئەمە قسە بکە ئەمە تا ئێرە هاتووە ئیتر
دایک جەرگ سوتاو بوو باوک جەرگ سوتاو بوو گەنجەکان بێ ژیانیان لێ سندرایەوە ئیتر هیچ نەمانەی بینین باوکێکە بینین چیەکە لەسەر گۆڕی مناڵەکەی دایکێک بە هەمان شێوە براکان بە هەمان شێوە هاوڕێ و دۆستەکانی بە هەمان شێوە ئەنی خوێن ڕژاوە گیانیش بەخشرا وە لە سەردەی 21 لە ساڵی 2022 لە جەنگی جیهانیان نین بەڵام کورد هێشتا لەو دۆخەیە ئەژی پێم وایە ئیتر ئێستا قۆناغێک هاتووتە پێویستی ئیتر ڕێگە چارێکی هاوڕێ هاوژین ئەگەر ئیجازە بەی لە دواترە حتمما پرسیارتان لە یەکەم کە چی بکەین با ئێستا هاوڕێشیوە هاتووە سناو بەرنامەکە بە خێراتنی کەین و دواتر حتمما تێمە بۆلاتان مەجای بەرنامەکەمان زۆرە کە زۆرتر قسە بکەین هاوڕێشیوە بەخێربی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بینەرانی بەڕێستان و میوانی بەڕێزی بەرنامە سپاس دەکەم هاوڕێ لە خزمەتتان زۆر بەخێربی زۆر سپاس هاوڕێ هاوژین باسی دەور و نەقمی ژنانی کرد لە مناڕزایەتیانەی کە ئێستا لە ئێرانە لە ئارادایە و بەتایبەت لە کوردستان ئێوە بارودۆخی ئێستای ئێران و بەتایبەت کوردستان چۆن هەڵدەسەنگیان دوای ئەو هەموو کوشتار و گیرانەی کە ئێستا لە ئێرانە و بەتایبەت لە شارەکانی کوردستانە هەیە ڕەوتی ڕووداوەکان بەرەو کوێ دەڕۆن هەر وەک دەزانن سەرهەڵدانەکە بەردەوامە بزوتنەوەکە ئەم شۆڕشە ئەم ئینقلابە بەردەوامە هیچ نەوەستاوە بە جیاواز لەگەڵ سەرهەڵدانەکانی پێشووتر لە کوردستان و لە ئێران کە ماوەیەک بوو دەوەستا ئەم جارە بێوەستان خەریکە دەچێتە پێشەوە هیچ نەوەستاوە بەڵکو دەبینین کە هەرەی زیاتری سنتووە خێراییەکەی زیاتر بووە لە چەند لایەنەوە خۆی گەورە کردوتەوە هەرچی زیاتر خەڵک تێدا بەشدار ئەبن هەر وەک دەبینین لەم دوسێ ڕۆژەی دواییدا زۆربەی کرێکارەکان لە ئێران کرێکاری کارخانە گەورەکان هەمویان هاتوونەتە ناو شۆڕش و دەستیان گرتووە بە مانگرتن کە ئەمە زۆر زۆر گرینگە هاتنی کرێکارەکان بۆ ناو شۆڕشەکە زۆر گرینگە دەتوانێت بناغەیەکی زۆر گرنگ بێ دەتوانێت یارمەتی دەرێکی زۆر گرنگ بێ هەروەها ژنان زیاتر لە چینە جیاوازەکان دێنە ناو شۆڕشەکە هەر وەک دەبینین بۆ یەکەم جار ژنانی بەلوچ بە شێوەی بەربڵاو هاتوونەتە ناو خۆپیشاندانەکان لەگەڵ ئەوەش پشتیوانیەکان لە ناوخۆی ئێران لە خەڵک بۆ یەکترین یەکگرتوویەکە خەریکە زیاتر ئەبێتەوە پێشتر ئەم یەکگرتوویە کەمتر بوو نەدەبینرا تەنانەت دوو خەوتەی پێش ئێستا یەک خەوتەی پێش ئێستا زۆر کەمتر بوو بۆ ماوەی چەند ڕۆژێک بینیمان بەلوچستان تەنیا بوو کوردستان تەنیا بوو بەڵام ئێستا پشتیوانی لە هەموو ئێران بۆ کورد و بەلوچ زیاتر بووتەوە تەنانەت ئەمڕۆ من لە هەواڵەکان بینیم کچێک لە ڕەشتا لە مازەندەرانە پێم وابێ لەسەر پشتیوانی کوردستان لە سەر شەقام تێنازیان لێ کردووە بەرگو لە کەوتووە گیانی بەخت کردووە بەداخەوە سەر پشتیوانی کوردستان ئەوەی کە ئێستاوە پشتیوانی دروست بووە ئەو یەکگرتوویە دروست بووە شتێکی زۆر گرینگە زۆر باشە هەروەها بۆ یەکەم جار دەنگی ناخۆپیشاندان و ناڕزایی خەڵکی ئێران لە هەموو جیهان بیسترایە لە ئەنجومەنی ئەمنیەتی شۆرای سازمانی ملل دەبینین کە هەفنامە دژی ئێران دەردەکرێت کۆمیتەی حەقیقەتیاب دروست دەکرێت ئەم کۆمیتەیە زۆر زۆر گرینگە ڕەنگە هەندێ هێزی سایبری ڕژیمی مەڵاکان بیان هەبێ ئەمە بە شتێکی کەم پیشان بدەن بەس کەم نییە زۆر گرینگە ئەمە شتێکی زۆر گرینگە دەستکەوتێکی زۆر باشە ئەم کۆمیتەیە دەتوانێت ئەگەر ڕاستیەکانی بۆ بسەلمێت بێتە ئێران ڕاستیەکان بسەلمێنێت دەتوانێت زۆر ڕێکاری باش بگرێتە بەر تەنانەت ڕفراندۆم لە ئێران بەڕێوە ببات هەرچەند مەبەست لە شۆڕشەکە ڕفراندۆم نییە مەبەست ئەنقلابێکی بنەڕەتیە کە هەموو شتەکان بگۆڕێت بەڵام ئەم کۆمیتەیە دەتوانێت دەستکەوتێکی باش بێ هەر وەک دەبینین ڕژیم کەوتوتە پەلەقاژەیە کە هەندێ کردەوە دەکات بۆ ئەوەی کە ناوخۆی ئێران شتێکی باش نیشان بدات وەکو ئەوەی کە دەبینین ئەمڕۆ هەندێک هێزی سەرکوتکار گوڵ لە نێو خەڵکدا بەش دەکەن و بەڕێ کەسیش دەچن لیان وەردەگرن ئەمە نمایشێک هەرواشتانەیە کە بۆ ئەوەی کە بڵێن نا ئەمە وا نابێن ئێمە ئەو دۆخی ئێران باشە بەڵام خۆ دەزانین باش نییە ئەگەر ئەو کۆمیتەیە بێتە ئێران و تەنانەت بۆ یەک مانگ ماوەیەک بێ توێژینەوە بکات هەموو ڕاستیەکان دەسەلمێنرێت ڕەنگە زۆر بخایێنێت ڕەنگە یەک ساڵی تر بخایێنێ بەڵام دەستکەوتەکە باشە بێت ئەمە یەکەم جارێکە دەنگی ناڕزایی خەڵک بیستراوە پشتیوانی نێونەتەوەی بەربڵانی بەدەستێناوە هەم لەلایەن وڵاتان و سەدوانان و هەم لەلایەن خەڵکیشەوە ئەمە شۆڕشەی ژنانی ئێران ئێستا دەیکەن ئەم شۆڕشەی ئێستا لە ئێرانە دەستکەوتەکانی تەنیا بۆ ژنانی کورد یان بۆ ژنانی ئێران نییە هەروە کە ئەو سەردەمەی کۆبانی شەڕی کرد ژنانی کورد لە کۆبانی دژی داعش شەڕیان کرد
دەستکەوتەکەی تەنیا بۆ ئەوان نەبوو بۆ هەموو جیهانە ئەم دەستکەوتەکەی پێتان وایە ئەو دەستکەوتانە کامەنە ئەو دەستکەوتانەی کە باسیەکەن کامانن یەک ئەم شۆڕشە بە ناوی شۆڕشی ژنەوە ناونراوە کە زۆر ناونانێکی دروستە یەک لەسەر ژنێک ئەم شۆڕشە دەستی پێکرد لەسەر کوشتنی ژینا ئەمینی یان بەختکردنی ژینا ئەمینی کە هەروەک هاوڕێن باسی کرد لەسەر مافی مرۆڤ کوژرا لەسەر سەرەتایی ترین مافی خۆی کوژرا ئەم شۆڕشە بۆ پشتیوانی ژن بۆ پشتیوانی مافی ژنان دەستی پێکرد بۆ یەکەم جارە کە شۆڕشێک لە ڕۆژهەڵاتی ناوین دەست پێ دەکات ژنان لەسەرەوەی شۆڕشەکەن پێشەنگن داوای مافی خۆیان دەکەن و لەلایەن کۆمەڵگا و پیاوانەوە پشتیوانی دەکرێن پێشتر شتێکی وان نەبووە ئەمە دەستکەوتێکی زۆر گرنگە دەستکەوتی دووەم لای من شتێکی گرنگترە ئەوەیە کە یەکگرتوویەکی زۆر بەهێزی لە ناوخۆی ئێران دروست کرد شتێکە 45 ساڵ ڕژیمی ئێران بۆ ئەوە دەکۆشێت کە جیاوازی بخاتە نێو گەلانی ئێران وەکو تورک و ئازەری و عەرەب و بەلوچ و کورد و هەمووی ئەمانە لە یەک جیا بکاتەوە دووبەرەکی و کێشە زۆر بخاتە ناویان شەڕ لە نێوانیان دروست بکات بەڵام لە ئەم قۆناغە هەموو پیلانانە پوچۆ کراوەتەوە و هەروەها دەبینین کە یەکگرتووی دروست بووە لە کوردستان دروست بدەن یاشناسین کوردستان بژی ئازەربایجان لە تەورێز و ئورومیەش هەر ئەوە دووپات ئەبێتەوە لە بەلوچستان هاوار بۆ پشتیوانی کوردستان دەکرێت لە تاران هەروە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە شۆڕفەکە سەرتاسەریە نەیانتوانی لە یەک شوێن داگیری بکەن لە یەک شوێن بیوەستێنن هەروەها ئەوەی کە دەنگی لە هەموو شوێنی جیهان بیستراوە پشتیوانی بەدەستێناوە زۆر گرنگە ئەوە شتێکی گرنگە لە هەمووی گرنگتر بەڕای شخصی خۆم ئەوەیە کە زاڵبوونی مەذهبی شیعە لەسەر کۆمەڵگای ئێرانی شکا ئەمە شتێکی زۆر گرنگە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەردەوامبوونی لەم چەند ساڵە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مەذهبی شیعە لە ئێران بەڕاستی زاڵ بوو بەڕاستی هێزی بوو دەسەڵاتی هەبوو لەسەر خەڵکەکەی کاریگەری هەبوو خەڵکەکە بە دوای فتوای ئەو مجتەهیدەکانی شیعە دەکەوتن بەڵام ئێستا دەبینی شۆڕشێک وەکو ئەمامە پەڕانی دەستی پێ کردووە بەڕای من خۆی شۆڕشێکە هەنگاوێکی زۆر زۆر گرنگە کە دەبێتە هۆی ڕزگاربوونی کۆمەڵگای ئێرانی و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوینیش بەڕای من ئەمە پەرە دەستێنێ هەر وەک بینیمان مختەدا سەدر لە عێراق نیگەرانی خۆی دەربڕێ کە نەکوە شتێکی وەک ئەمامە پەڕانی بگاتە ئێرەش کە بێگومان بەڕای من دەگات بێگومان دەگاتە ئەوەی دەگاتە لوبنانیش دەگاتە هەموو شوێنێک چونکە دەسەڵاتی مەذهب دین سالاری نامێنێت لە خاوەرمیانە ئەمە سەرەتایەکە بۆ نەمانی دین سالاری و نەمانی دین سالاریش دەتوانێت ڕۆژهەڵاتی لاوین ڕزگار بکات هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بوو بە کێشە بۆ هەموو ناوچەکە بۆ ئەفغانستان بۆ عێراق بۆ سووریا بۆ لوبنان ئارامش و ئاشتی لە هەموو ناوچەکە تێکدا نەمانیشی نەمانی کۆماری ئیسلامی و ئەو دین سالاریە دیسان دەتوانێت زۆر کێشە لە ناوچەکە چارەسەر بکات وەک چالاکوانانی لوبنانی زۆر باشوتیان ئەو بەهارەی لە ئێران دەستی پێ کردووە وڵەکانی لە لوبنان ڕسکان دەبن سەوز دەبن ئەمە شتێکی ڕاستیە ئەم شۆڕشە وەکو دۆمینۆی دەستکەوتەکانی ژنان ئەوەی کە ئەم شۆڕشە بەدەستی دێنێت سەرکەوتنەکەی وەکو دۆمینێک هەموو وڵاتان ئەگرێتەوە لە پێشدا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین دوایی تەنانەت ئەوروپا و ئەمریکاش دەگرێتەوە هەر زوتنەوەیەک هەر جوڵەیەک لەلایەن ژنانەوە لە هەر کوێنێکی جیهان دەست پێ بکات و بەردەوام بێت و ئاوا گەورە بێتەوە پەرە بستێنێ بێگومان لەسەر هەموو جیهان لەسەر ژنانی هەموو جیهان کاریگەری دەبێت هەر وەک من لە ئێرە لە ئەڵمانیا لەگەڵ ژنانی ئەڵمانی و چالاکوانان پەیوەندیم هەیە لەگەڵ خەڵک لەگەڵ ژنان قسان دەکەم ئەوانیش هەڕێک لەسەر هەمانڕان ئەوانیش دەڵێن ئەم شۆڕشە بۆ ئێمەش لێرە گرنگە چونکە ئێمەش هێشتا لێرە بە تەواوەتی مافیژن دەستەبەر نەکراوە ئێمە هێشتا لەژێر تونند و دیژی دانیژنان لێرەش لە مافەکانی خۆیان بێبەشن لەژێر تونند و دیژیدان ئەم شۆڕشە دەتوانێت بۆ ئێمەش بەسوود بێ ئەم شۆڕشە بارودۆخی ئێمەش باشترەکات بەڵێ زۆر سپاس هاوڕێ شیوا با بگەڕینەوە بۆ لای هاوڕێ هاوژین هاوڕێ هاوژین هەرچەند وتمە و پرسیارەتان لێکرم بەڵام ئەو پرسیارە دانم بۆ دوایی کاتێک ژینا ئەمینی دەکوژێ لە تاران زۆر کەس باس لەوە دەکات کە ئەم شۆڕشەی کە دەستی پێکردووە شۆڕشی داهێنەرە ئێوە ڕاتان لەسەر ئەوە چییە ئێوەش پێتان وایە ئەمە شۆڕشی داهێنەرە دەنگمە بیسن هاوڕێ هاوژین دەنگتان نایە
منیش سڵاو نێرم بۆ میوانە بەڕێزە خۆشحاڵ بووم کە بەڵێ ئێوەگوێتان لە منە؟ بەڵێ بەڵێ دەنگتان دەبیستم پرسیارەکەم بەڵێ بەڵێ پرسیارەکەم مەفهوم بوو گوێتانە دەنگی من هەیە؟ بەڵێ 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 شۆرشی داهێنەر بە چی واتایەک شۆرشی داهێنەر پێم خۆشە زیاتر ڕوونی بکەیتەوە باس لەوە کراوە کە ئەم شۆرشەی کە هاتووە زۆر دەستکەوتی هەیە بۆ ژنانەوەی کە هاوڕێشی وا باسی کرد و زۆر شتیشکەیە وەکو پیاو سالاری لە ئێراندا حاکمە لە ناوی دەوات یانە نەوە ئاوەریەکە بۆ مەسایلی ژنان ئێوە ڕاتان لەسەرەوانە چییە؟ یام ئاوگۆڕێکی بنەڕەتی ترە ئەم شۆرشە بەڵێ ئەم شۆرشە وەکو ئێوەش باستان کرد بە مەرگی ژینە دەستی پێ کرد و ژنان دەست پێشخەر بوون و ژنان یەکیان کرد بۆ ئەوەی کە ئەم شۆرشە بەردەوامی هەبێ بەڵام وەکوتم ئەنی هاوتەری دۆزی کورد و قەزەی کوردیش لەگەڵ پێشکەوت و ئەمە ئەتوانم بڵێم پیاوەکان زیاتر سوودیان لێبینی چونکەوەی چەندین ساڵ لە حزب کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانە کارەکە نێنتوانی و دۆزی کورد هێندە بەرەو پێشەوە بەرن هەرچەنە حزبیان هەیە و چەکداریان هەیە و هەر چۆنێکە بەڵام نیانتوانیوانی بە حزبەکان لەگەڵەوەی کە ژنانی شتیا بەشدار بوون نیانتوانی هەندی مەرگی ژینە قەزەی کورد بناسیێنن بۆیە لەگەڵ مەرگی ژینایە کە مەرگێکی زۆر نادات پەروەرانە و زۆر نامرۆڤانە مامەڵیان لەگەڵ ژینای کرد هاوتەریب لەگەڵ مافی مرۆڤ و مافی ژنە دۆزی کوردیش پێشکەوت کە ئەمە بۆ خۆی بۆ هەر کوردێک مای خۆشحاڵیە بەڵام من وەکو فیمینیستێک هەستەکەم غەدر لە مەرگی ژینە وەکو ژنێک ئەکرێ چونکە ئەوەی کە ئێستا هەیە زیاتر باس لە لایانی سیاسی و ڕێکوتن سیرەکەم هەر پیاوەکانن چۆن پیاوەکان سەرکردایەتی حیزبە سیاسیەکانەکە چۆن ئەنی دانیشتنی پیاوەکانن بۆ منە یەکردنەوەکان پیاوەکانن بۆ منە ژنان ئەبن بە قوربانی ژنان خێرە بەخشن ژنانن دایکانن جەرگیانە سوتە بێگو باوکانیش ئەو بەمەرگی ژینایە و ژن ژیان ئازادیە بەڵام ئەبینم کە تا ئێستا ژنانی ناو حزبەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانە دانیشتێکم نەبینی لە نێوان ژنانی حزبەکانە بۆ مانیفێستێکم نەبینی بۆ ژنەکان کە بڵێن ئێمە ئەمانەوەی ژنەکان ئەمە بکەن ئەنی ژنیش ڕێخستنی خۆی هەیە مێژووی بەژاری ژن لە هەموو کوردستانە لە ڕۆژهەڵات دەستی پێکرد لە حزبی کۆمەڵەوە دەستی پێکرد بەڵام من دانیشتێکی ژنانم نەبینی کە بڵێ ئێمە چۆن پشتگیری لە ڕێخستنە ئەەکەین چۆن پشتگیری لەم شۆرشە ئەەکەین لە ئاستی حزبە پشتگیری ئەکرێت ئەنی ڕەنگە ئەمە بۆ ئێوە بڵێن ئاساییە چونکە حەزب هەردوو ڕەگەزی لێیە و هەردووکیان و یەک بەشدارن بەڵام سەرکردایەتی حزبەکان پیاوەکانن بۆ منێک ئەمە جێی پرسیارە بۆچی ژنانی سیاسی لە باشوور لە ڕۆژهەڵات ئەگەر پیاوەکانیش ئەمە ناکەن بۆ ناگلەیەک هەیە لەسەر باشوور چونکە باشوور وەکو پێویست لە ئاستی سیاسیە لە ئاستی ڕێخستنە بەدەنگم شۆرشەوە نەهاتووە ئێمە وەکو تاک ئەتوانین دەنگی ناڕازی دەنگمان هەڵبڕین وەکو دەنگی ناڕازی توانین پشتگیری بکەین بەڵام ئەمانە لە ئاستی تاک و ڕێکخراوەیی و یاخود مرۆییایە لە ئاستی سیاسی و ئاستی دەسەڵاتە باشوورەوە گلەیەی لەسەرەوە ئەو ڕخنەی لەسەرەوە تا ئێستا باشوور وەکو پێویست نەپشتگیری کردەوە نەهاتوتە دەنگ لە ئاستی سیاسی من بەسمە ئەمە پیاوەکان کە ئەزانین چی لە ڕۆژهەڵات و چی لە باشوور سەردەستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی سەردەست و بەڕێوبەر پیاوەکانن و یەکێک لە کێشە هەرە بنەڕەتیەکانی ڕۆژهەڵاتی دواکەوتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو هاوڕێ بەڕێز باسی کرد کە دین سالاری و پیا سالاری چونکە دین سالاری سپۆنسەری پیا سالاری شەکە خۆت بە پێچەوانەوە پیا سالاری سپۆنسەری دین سالاریەکە لە هەردوو بەشی کوردستان چ ڕۆژهەڵات و چ باشوور تا ئێستا ئەگەر ڕۆژهەڵات بە شێوازێکی باشتری ئەنی کەمتر یاخود نەرمتر ئەبیندێ بەڵام بەڕێوبەر و قسەکەر و بڕیاردەر هەر پیاوەکانن بۆیە ئەگەر ئەو هاوڕێ بەڕێزە باسیەوەی کرد کە دەستکەوتی زۆری هەیە ئەم شۆرشە ئەگەریەوەی هەیە دەستکەوتی باشی هەبێ من پێم وانێت تا ئێستا دەستکەوتێکی زۆر ئەوەی بەردەستکەوت بێنین تا ئێستا هێشتا قوربانیەکان زۆرن هێشتا خەریکە ژنەکان تەنها چالاکی ئەکەن
ئەنی لە ئاستی بڕیاردانە کە ئەمە چۆن بێ ژنەکان بەشدار نین ئەنی ژنانی سیاسی زۆرمان هەیە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە ژنانێکی خەباتکاری زۆر هەیە ژنانەکەن تەمەنی خۆیان بۆ خەباتی نەتەواتی بەخت کردوی پێیان بەخشیوە بەڵام من هیچ نابینمێنی کاتێک کە ئەبینم حزبەکان کۆ بنەوە کاتێک ئەبینم بەیاننامەیەک دەرەکەن کاتێک ئەبینم یەک ئەگرنەوە هەرچێکەکەن پیاوەکانن ئەیکەن ئەنی بەڵێ ژنەکان بێگومانم کە ژنەکان پشگیریانن بێگومانم کە ژنەکانیش ڕاوێ ئەنی باش پێشنیاری باش ئەکەن من پێم وانییە کە ژنەکان بێکاریگەر بن بەڵام ئەوەی کە ئەبینێ دیسان هەر پیاوەکانن بۆیە پێم وانییە ئەگەر ئەمە بەو جۆرە بەردەوام بێ وەکو چۆن سەرەتاش ببورن بەشێک لە هاوڕێیانی ڕۆژهەڵات خەمیەوەیان بۆیانوت ئێستا کورد خەباتەکە دواتر ئێرانیش بەهۆی کوردە و ڕزگاریە بێت لە حکمی دیکتاتۆری بەڵام دواتر ئێران دووبارە حکومە کاتەوە ئەنی مافی کورچی لێ دێ من لە جارێکی تر لە هەمان کەناڵی بەڕێزی ئێوە باسی ئەوم کردم ئێستا ژن خەباتەکە و ژن خوێن ئەبەخشێ و ژن بەشدارە تەنانەت ینی مووی سەری خۆی ئەبڕێ و ئەمە پێشەکەوێ بۆ نەقەزەی کوردیش پێشەکەوێ هەر شتێکی تر پێشەکەوێ و ئامانجەکە ئامانجە گشتێکە ئەبینێ بەڵام دوایکی حکومەکە ئادیسانە پیاوەکان دێنەوە حکومەکەن من هێشتا ترسم لەوە هەیە لەوەی کە هەمیشە ئێمەی ژنان لەبەرەوەی کە میهرەبانین لەبەرەوەی کە بەسۆزین لەبەرەوەی زۆر هەڵپەی دەسەڵات و کورسی و دەرکەوتنمان نییە ئەبەوە بەشێکی زۆر لە پیاوەکان گرەویان بردوێتەوە ئەنی ئەڵەن تۆ قەینا تۆ دڵت باشە تۆ میهرەبانی تۆ بەخشندەی ئەنی بەخشندەی و میهرەبانی و دڵسۆزی بۆ ژن بۆ بەباری دەرنەکەوتنی بۆ بەباری ڕۆڵنەگێڕانی وەکو خۆی نەخشی خۆی لە ژیانە ئێستا شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژینە شۆڕشی ژنە ئەنی شۆڕشی ژنە و ژن ڕێبەرایەتی کردووە ئەو ژن یەکەم خوێنێک کە ڕژاوە هی ژن بووە ئێستا پیاوانی شتیا بەشدارن و ئەمە قابلی ڕێزە و خوێنی کەس لە کەس سوورتر نییە کەس لە کەس شایستی ژیانتر نییە بەڵام ئەو ژنە کوژرا نابێژن بێ پیاو بکوژرێ نا بەو جۆرە نییە هەردوو مرۆڤن و مافی ژیانێکی ئازاد و ئەومان هەیە بەڵام کاتێک کە ئێمە خەباتەکەین و ئێمە مافمان 5,000 ساڵ ئێمە جەستەی ئێمە مووی سەری ئێمە ڕوخساری ئێمە حرام کراوە و بۆ بە موڵکی پیاو ئێستا ژن بۆ ئەمە لە مەیدانە پێویستە ژن ئەمەی لەبیر نەچێ لەناو قەزەی نەتەوایەتیە ئەمە ون نەبێ بەڵێ قەزەی نەتەوایەتی و مافی نەتەوەی خۆمان وەکو کوردێک بەسمانی خۆمان قسە بکەین شوناسی نەتەوایەتی خۆمان هەبێ هەموو ئەمانە گرنگن بەڵام ژن بوونی منیش گرنگە ئەوەی ئەو هاوڕێ بەڕێزە باسێکە ژنانی ئەڵمانیا بۆچی ئەڵێن تا ئێستاش ئێمە لە تونوتی ڕزگارمان نەبووە با نەتەوەشت هەبێ با شوناسی نەتەوایەتیشت هەبێ با دەوڵەتیشت هەبێ با وڵاتیشت هەبێ با یاساشت هەبێ لە هەموو ئەوروپایە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو یاسا توانیوێتی کۆنتڕۆلی تونوتیژی پیاسالاری بکە یاسا تا ئێستا بیرێکی کۆمەڵایەتی هێندە هاوسەنگ و خاوەن مەبدە و دیسپلین و ئەخلاقیەتی ئینسانی دروست نەبووە کە ژن و پیاو لێک ئاست و لێک جۆرە بێک پێناس و بێک شوناز مامەڵە بکە تا ئێستا ئەوە یاسایە کۆنتڕۆلی پیاوەکانی کردو کە ژنەکان لە ژنەکان نەدەن ژنەکان نەکوژن یاخود مافەکانیان نەپێشێر نەکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبینین یاسا نییە و نەک لەگەڵ ئەوەشە بیرێکی کۆمەڵاتی باشیش نییە زۆرجار کورد بانگەشەی وا کاڵێ نەتەوەی کورد ژن دۆستە و ڕێزی ژنە درێ منەمە نابینم چونکە ئەوە کوردی شێش نەکوژێ ئەنی بۆ نە لە باشوور کورد ژنەکوژێ لە ڕۆژهەڵاتیش کوردژنی گشتووە پێش مەرگی ژینە و دوای مەرگی ژیناش بۆیە ئەگەر دەستکەوتێک هەبێ لە مەرگی ژینایەوە من ئاواتی بۆ ئەخوازم وە چاوم لەوەیە زۆر داوا ناکەم ئەوەی کە داوایەکەم چکەزام زۆر قورسە ئەوەی کە من داوای ئەەکەم و خەڵمی هەر ژنێکی تریشە یاخۆ ویستی هەر مرۆڤێکی ئازادی خوازم ویستی هەر ژنێکیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شۆڕشی ژینا بتوانێت یاسا سەروەر بکە بتوانێت یاسا جێبەجێ بکە لەسەر ئەوانی کە ژنەکوژن لەسەر ئەوانی کە پێشەری مافەکانی ژنەکەن و یاسا بتوانێت لە هەموو جێیەکە کۆنتڕۆلی تونوتیژی پیاوان بکە بەرامبەر بە ژنان پیاوان بۆچی چونکە پیاوان بەبیری پیاوسالاری پەروەردەبوون 5,000 ساڵە لە خانە بە خانەی خەیاڵ و بیرکردنەوەیان هەیە بۆیە تەنها یاسا ئەتوانێت پێ دەکەم کە مەرگی ژینە و شۆڕشی ژینە و شۆڕشی ژن ژیان ئازادی
بتوانێت یاسا سەروەر بکە بەسەر ئاینە بەسەر سیستمی سیاسیە بەسەر توانایی کاتی کارکردن ئەوەی کە ئێستا لە ئەوروپا ژنەکان لی ناڕازین وە تا ئێستا خەباتی فێمینیستی بەردەوامە چونکە هێشتا وەکو یەکسان مامەڵە لەگەڵ ژن و پیاوە ناکرێت توانای کاریشیانە هاوژین ئەگەر ئیجازە بێت دوایی بۆ لاتان بکەم دواتر ئێوە فەرموو یاسا جێبەجێ بکرێ ئەنجا کە یاسا جێبەجێ کراوە ئەو قەت و ئامەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بیری پیاو سالاری بە بیری دین سالاری بە بیری دواکەوتووی سالاری بەردەوامە و ژن ئەکوژرە و ئەکوژرە و ئەکوژرە و گەورە بە بچووکی پێکرێ و بە ژن بە ژنی پێکرێ و تەلاقەدرێ و بێوە ژن ئەکرێ و قەیرە ئەکرێ هەموو ئەو ناوانی کە لە سەریان هەیە و مافی کارکردنی پێنادرێ و لە ماڵەوەدا ئەندرێ و نازانم ئەزینە بە چاهین ببورن ئەسووتێنرێ و خۆی ئەسووتێنری هەموو ئەمانە ئەگەر یاسا بتوانێت شۆڕشی ژینا بتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاسا سەروەر بکە بەسەر ئاین و دەسەڵات و سیاسەتە ئەنجە دوای ئەوە ئەتوانێت قۆناغێکی تر دەست پێ بکرێ ئەویش بە بەشداری ژنان کە سارد نەبنەوە دەستکەوتی یاسا هێشتا ئێمە هەنگاوێکی زۆر لە دوای ژنانی فیمینیستی ئەوروپاین چونکە ئەوان بە خوێنێکی زۆر بە هەوڵێکی زۆر بە تێکۆشانێکی زۆر بە چەندین سەد ساڵ توانیان یاسا سەروەر بکەن تاکو ژن نەکوژرێ لەسەر شەرەف و ناموس ئەمام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ئێستا ژن لەسەر شەرەف و ناموسە کوژرێ بۆیە یەکەمین هەنگاو یەکەمین دەستکەوتی ئەم شۆڕشە ئەگەر ئێمە چاومان لێ بێوە ئەمەش بە سارد نەبوونەوەی ژنوە بە ئاگاداربوونی ژن بە زیرەکی ژن نەک بڵێ لە بەرەبا کورد ڕزگار بێخەینە بە پیاوەکان دەرکەون قەینە نابێژن ئیتر ئەونا ببەخشێ نابێژن خاپەڵگیر بکرێ ئەگەر ئەمە بکرێ پێم وایە ئەمە دەستکەوتێکی هەرە گرنگ و هەرە بنەڕەتیە بێ بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت بۆ ژنان و ئەنجا کوردیش ڕزگارێ بێ لەو هەموو شەرف پارێزە. بەڵێ زۆر سپاسە هاوڕێ هاوژین لە بەشێ لە قسەکانتانە باسی حزبەکانتان کرد من وەکو خۆم وەکو حزبێکی سیاسی پێم وانە بێ حزبێک ئەوەندە کۆتا فکر بێ کە پێی وابێ ئەبێ لە کوردستانە ئەو ڕێبەری ئەو شۆڕشە و ئەو هەموو خوێن ڕێژیە بێ کە ئێستا لە کوردستانە ڕژاوە و ئەو بڕێت ڕێبەری ئەو شۆڕشە بکە پێم وانە بێشتی وابێ ئەمە وەکو جەریانی خۆمان تایسە ئەومان نەوتوە و ئەتوانین هدایەتی خەڵکەین کە خەڵک چی بکات هەر بۆ نمونە لە سەرەتای ئەم ئاخێزە و کە دەستی پێکرد تایسە و ئەمە چەند جار داوای مانگرتنیان کردووە لە خەڵکەوە خەڵک جواوی ئەم مانگرتنەی داوەتەوە بۆیە خەڵک گوێڕاگری حزبەکان هەیە بەڵام نایەڵێ خۆ حزبەکان ڕێبەری لە ناو دواییە کەگەر شۆڕش بکرێت و ئەوان حزبەکان بێتە ڕێبەری ئەم شۆڕشە بۆیە ئەمە خەڵک خۆیە بڕیاردەری ئەم شۆڕژەیەوە لە داهاتووی ئەم شۆڕژە خۆیانن کا بێت چی بکەن باسی دەستکەوتەکانتان کرد من لێرە پێم خۆشە مەبەستانەوە بوو کە من نەمدیوە لە بینی حزبەکانە ڕێخستنێک بێ کە ژنان پێکەوە ڕێخستنێکیان ئەوە نییە کە حزب فەرموو هاوڕێ هاوژین هاوڕێ هاوژین باسی دەستکەوتەکانتان کرد هەر من ئێمڕۆ لە منەوە نییە کە حزبەکان دەنگتان قەتە بێ دەنگت باش نابیسم ئەگەر دەنگی منە بیسن بەڵێ ڕخنەی من بۆ سیاسی کورد ئەوەیە کە باش من ژن وەکو کارێکی سەربەخۆ وەکو خەباتکار وەکو بەشدار لە بەڕێبردننی و میلەتای بینم بەتا بە ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان مەوەکو ڕخنە ئەڵم تێگەشتم کە پێویستە ئەنی بە جۆرێکی ژنانە و بە جۆرێکی فکری ئەو بکرێ و ئەو ژنانە پشتگیری بکرێن کە لەسەر شقامن کە لە دنیاە بزانن ئەنی هەر ژن ئەوە نیە ئەنی ژنی کورد هەرەوەنی کە لەسەر پێتوانی ئەوەی کە ئێستا لە دەرەوەی وڵات ئەنجامەدرێ نەخشی حزبەکان و ژنانی ئەحزاب بێت کە ڕێخستنەکان ئەنجامەگەێنێ ئەگەر دەنگمە بیسن هاوڕەشی وا پێم وایە هاوڕێزی هاوژین دەنگی من نابیسێ ئێوە دەنگمە بیسن بەڵێ من دەمتانم هەست بەڵێ هاوڕێ هاوژین باسی دەستکەوتەکانی گروتی دەستکەوتەکان یا من خراپ تێگەشم وتی شتێکی وا نەبووە بەڵام من هەر ئیمڕۆ لە ماڵپەڕێکە خوێندمەوە کە لە شاری مەهاباد ژنان وەکو کۆمیتەهای مەخفی
ئەم مدەتەی کە بریندار بووە کاری مەخفیان کردووە تۆ چۆن ئەبێ بێژی ئەمە بە نظری من دەستکەوتێکە کە لەم شۆڕشە بەدەست هاتووە باسییان لەوە کردوە کە تا چەند وەختی پێش نەیان هێژ بنە ماڵەکان ئێمە بڕۆینە درەویسا شان بەشانی براو باوکەکەمانمان لەم ناڕزایەتیانە بەشدارین ئەمە دەستکەوتایەکە کە من پێم وایە ئەم شۆڕشەتێک خۆیان هاوردوێتی واتوانێت بەردەوامتر بێ هاوڕێ شیوە بەڕای من یەک خاڵی گرنگ کە بوو بەهۆی بەردەوامبوونی ئەم شۆڕشە ئەوەیە کە یەک سەرکردەی جیاوازی نییە هیچ کەسێک دیاریکراو نییە حزبێک دیاریکراو نییە ڕێکخراوێک یان لایەنێک دیاریکراومان نییە کە بڵێن ئەم کەسە ئەم لایەنە سەرکردایەتی شۆڕش دەکات نا ژنان و هێزی جەماوەت خۆی خەریکە سەرکردایەتی شۆڕش دەکات ئەمەش خۆی خاڵێکی گرنگە کە بووتە هۆی بەردەوامبوونی و پێشکەوتنی باسی ئەوتان کرد کە ژنان لە مەهاباد وەکو تەشکیلاتی مەخفی یا کۆمیتەکانی مەحەلات هاتوونەتە دەرەوە گەڕەکەکان بۆ یارمەتیدانی شۆڕش بریندارەکان بەڵێ ئەوە شتێکی نوێ نییە ئەوە بەڕای من شتێکە کە لە ناو کوردستاندا بۆ دیکەی شوێنەکانی ئێران نازانم کە بەڕاستی بڵێم وا بووە کاریان کردووە بەڵام لە کوردستان ئەوە لە مێژەوە کراوە لە شەڕی ساڵی 1350 و سەرەتای شۆڕشی گەلانی ئێران خەڵکی کورد هەر ئەمان کاری کرد ژنانی کورد لە کوردستان و لە شاری سنە بە تایبەت کە من ئاگادارم هەر بۆ شێوەیە خۆیان ڕێکخستنیان دروست کرد لە ناو گەڕەکەکان و لە ناو شاردا توانیان بریندارەکان چارەسەر بکەن تەنانەت ژووری نەشتەرگەری لە شار سنە دروست کرا لەو کاتە بەدەستی ژنانی پەرستار وەکو شەهین باوەفا ئەمە شتێکە بە ئەزمونە کوردستان لەمبارەوە ژنانی کورد بە ئەزمونن ژنانی کورد لە ڕێکخستن لە کاری سیاسی لە چالاکی لە خەبات لە هەموو ڕێکخستنەکان بە ئەزمونن بەڕای من ئەو ئەزمونەی ژنانی کورد و ئەوەش کە لە کوردستان و تەنانەت لە ڕۆژاواش کرا کاریگەریەکی زۆری لەسەر ئەم شۆڕشە بووە لەسەر ژنانی ئێران بووە کاتی خۆی من لەگەڵ ژنانی چالاکوانانی ئێرانی پەیوەندیم هەبوو زۆر بە ئەستایش و ڕێزێکی زۆرەوە سێری کۆبانی و ژنانی کوردیان دەکرد و ڕۆژاوا و هەروەها ژنانی کوردستان هەر ئەم چەند حوتەی ڕابردووش خەڵکی ئێران بە گشتی زۆر بە تەحسینەوە بە سەری ڕێز و نوازشیان دادەنەوەند بۆ کوردستان و ئەو خۆڕاگری و ئەو شۆڕشە تەنانەت دەیانگوت کە ئەمە شتێکی ڕاستیشە کە دیکەی شارەکان دیکەی ناوچەکان ناتانن بگەنە ئەو ئاستا توانای ئەویان نییە بگەنە ئەو ئاستەی خۆ بەختکردن و فیداکاریە کە لە کوردستان هەیە ئەو بەرخۆدانە لە کوردستان هەیە ژنانی کورد لەوبارەوە بە ئەزمون نەمە شتێکی تازە نییە کە لەم شۆڕشە بەدەستاتوێت بەڵام ئەوەی کە لە ئێران و بەتایبەت لە کوردستانیش پیاوان ئێستا هاتوون پشتیوانی داخوازی ژنەکان دەکەن داخوازی ژنان بۆتە یەکەمایەتی لە داخوازیەکانی شۆڕشەکە تەنانەت مافی مرۆڤ و داخوازی ژنان کەوتوتە پێش داخوازی ئابووری دەزانین ئێستا لە ئێران خەڵک لە زێر کوشتارێکی زۆر قورسی ئابووریدان زۆر قورس وەک بە ئامارەکانی خۆیان دەڵێن لایەنێ هێڵی هەژاری گەشتۆتە 18 میلیۆن تمەن بەڵام موچەی کرێکار و ئەوانە 5 میلیۆنە خەڵک لە ژێر گوشارێکی زۆری ئابووریدایە بەڵام تەنانەت داخوازی ژنان و مافی مرۆڤ کەوتوتە سەرووی داخوازی ئابووریش ئەوەی کە ئێستا پیاوان هاتوونتە لای دەستی ژنان پشتیوانی داخوازی ژنان دەکەن پشتیوانی لە ژنان و داواکاریەکانیانەکەن شتێکی زۆر گرنگە هەم لە ئێران و کوردستان و هەم لە ڕۆژهەڵاتی ناویندا من پێشتریشە لەم تەلەڤیزیۆنە باسم کرد کە دەبینین لە لۆرستان یان لە سەقز هاوار دەکەن پیاکان دێن هاوارەکەن ئەمن ژینام ئەمن نیکام پێشتر لە ئێران دروشمێکیان دەکوت دەیکوژم ئەو کەسەی براکەمی کوشت لەم شۆڕژە گۆڕراوە بەوەی کە دەڵێن دەیکوژم ئەو کەسەی خۆشکەکەمی کوشت لە کۆمەڵگەی کە خۆشتی کوشتن باوە ژن کوشتن باوە دێت دەڵێ دەیکوژم ئەو کەسەی خۆشکەکەمی کوشت و پشتیوانی لە چه ژنانێک دەکەن سێری ژیناکە سێری نیکاب کە سێری سارینا و هەموو ئەو ژنانەی کە لەم شۆڕشە گیانیان بەخت کرد بەدەستی هێزی سەرکوتکار کوژرانیان لەژێر ئەشکەنجەیان لەسەر شقام گیانیان بەخت کرد هەمویان ژنانێکی پێشکەوتون ژنانێکی ئەمڕۆژین ژنانێکن بەها ئیسلامیەکان لایەنەوە گرنگ نییە بڕوایان بە حیجاب نییە بڕوایان بە ئیسلامیە ژنانێکن کە پەیوەندیان هەیە دەڕەخسن ژنانێکن کە بۆ ئازادی خۆیان بۆ مافی خۆیان دەکوژرێن هەڵ دەدەن تەنانەت گیانیشی بۆ ئەدەن
و ئەمانش لەلایەن پیاوان و پشتیوانیان لێ دەکرێت هاوار دەکەن ئەمن نیکام هاوار دەکەن من ئەو کەسێک کە خۆشکمێ کوشتە دەیکوژم و پێشیکەن دێنە سەر شەقام گیان بەخت دەکەن پیاوان دێنە سەر شەقام لەسەر شۆڕشە گیان بەخت دەکەن ئەمە دەستکۆتێکی گرینگە هەرچەند هەروەک هاوڕێ بەڕێزم وتی ئێمە زۆرمان ماوە هەم لە ئێران هەم لە کوردستان زۆرمان ماوە بۆ ئەوەی کە بگەینە مافەکانی ژنگەینە ئەو شوێنەی کە پێویستمان پێیە و یاسا سەروەر بێت دەبێت بگەینە ئەو شوێنەی کە هەم بتوانین یاساێکی گرنگ دابنین یاساکە گرنگ بێ بتوانێت پیا و سالیاری و دین سالاری بشکێنێت و تەزمینی بەڕێوەبردنیشی هەبێ تەزمینی ئجرای هەبێ هەندە سزای قورس دابنرێت کە بێت ڕێگرێک بۆ تونتوتیژی دژی ژنان و ژن کوشتن و پێشیلکردنی مافی ژنان بنەبڕ بکات. بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە هاوڕێ هاوژین پرسیارێکمان بڵاتووە کە وتویانە کە ئەم پرسیارە لە هاوڕێ هاوژینە. هاوڕێ هاوژین لە باشووری کوردستان بۆ ئەوەی کە پشتیوانی ناکرێت لە ئەم شۆڕشە لە ئێران بەتایبەت لە ڕۆژهەڵات پێیان وایە لەسەر حیجابە بەڵام خەڵکی ئێران بەتایبەت خەڵکی کوردستان 43 ساڵەکە لە دەست کۆماری ئیسلامی دەناڵێن. بۆچی تا ئێستا خەڵکی باشووری کوردستان نەهاتوون بۆ پشتیوانی لە خەڵکی ڕۆژهەڵات خۆ ڕۆژهەڵات بۆ هەموو جارێ بۆ هەر پشتیوانیە بووە پشتیوانی کردووە لە خەڵکی باشووری کوردستان. سپاس ئەگەر وەڵاممان بدەنەوە. هاوڕێ هاوژین هاوڕێ هاوژین دەنگمە دەستی ئەوە خۆش بێ ئەو لە باشووری کوردستان سەرەتا وا دەرەکەوت کە لەبەرەوەی لە چیک ئەسووتێنرێ لەبەرەوەی ئیسلامێکی سیاسی ئیسلامی لە باشووری کوردستان حکومەکە بەداخەوە نە موسڵمان یعنی مرۆڤێک کە باوەڕی هەیە گوێتان لێم نا؟ بەڵێ گوێم لە دەنگتانە بەڵێ فەرموو. بەڵێ گوێتان لێم منە؟ بەڵێ بەڵێ دەنگتانە بیسی. بەڵێ لە باشووری کوردستان سەرەتایی ئەم شۆڕشە ئەوە بوو کە ئێوە بەڵێ گوێتان لێمە؟ بەڵێ بەڵێ دەنگتانە بیسم فەرموو. سەرەتاوان نیشانە درا کە ئەم لە باشووری کوردستان کاتێککە هاوسۆزی بۆ ئەم شۆڕشە دەستی پێکردووە دڵگەرمی دەستی پێکرد پێیانوە بوو لە چیک سووتاندنەوە هەندێک لە حیزبە ئیسلامیە سیاسیەکان ئەوانی کە حیزبەتیەکەن نە موسڵمانی ئاسایی و باوەڕدار وەکو ئیسلامی سیاسی و حیزبەکان هەتا بەیاننامەشیان دەرەکردەوە لە چکە سووتێنە ڕەمزی کورد ئەسووتێنێ و نازانم ئەبەم جۆرە بەڵام ئەم تێگەیشتنە کاڵ بووە و بە هەوڵ و تێکۆشانی مرۆڤ ئازادی خوازەکان مرۆڤی چالاک و داکۆکی کار لە مافی مرۆڤ ئەوە ڕوون کرایەوە کە مەبەست لە سووتاندنی لە چێک ئەوە نییە کە تۆی باوەڕدار پێت باشە کە پارچێک قماش بێ بەسەر تایە خۆت نەیدی ئەمە شتێکی ترە بە زۆر داسەپاندنێتی بە زۆر لە چک پێکردنێتی وە و لەسەر پارچەی قماش ئەکوژرێ ینی شەهید دەکرێت تۆ ئێستا خەرکی چی ئەنی ئەم قسە باسانە هەبوو بەڵام لە باشووری کوردستان جیاواز لەم بیرکردنەوەیە کە لاوازە بیرکردنەوەیکی زۆر بەهێز نییە لاوازی پشتگیری باشوور بۆ ڕۆژهەڵاتی کوردستان تەنها ئەو بیرکردنەوەی نییە بەڵکو بەژۆندەی سیاسی و ئابووری حیزبە باڵادەستەکانە لە باشووری کوردستانە لەگەڵ دەوڵەتی ئێرانە پێش شۆڕشی ژینە ئەوان سیاسەتیان کردو ئەوان بەرژەوەندی ئابووریان هەیە بێکەوە ئەوان بازرگانیەکەن بێکەوە یاخود هەر جۆرێک ئەو لە ڕێی مەرسەکان و لە ڕێی هەر جۆرێک نەوتە هەرچێکە ئیکەم بێکەوە ساختکردنەوەی کاڵایە چونکە باشوور بەشێکی زۆری بازارەکانی باشوور کاڵای ئێرانت تیاساخە بێتەوە یاخود کاڵای تورکیە بۆیە حیزبە دەسەڵاتدارەکان و سیاسەتی باشووری کوردستان بە شێوازێکی زۆر هەم پیاسالارانەیە و هەم لەگەڵ دەوڵەتانی داگیرکەرە خەریکی بازرگانی خەریکی سیاستکردنە بۆیە لە ئاستی سیاسیە و لە ئاستی فەرمیە هێندەی مرۆڤێکی ئازادی خوازی چالاک نیانتوانیوە کاریگەریان هەبێ ناتوانێت دەنگیان هەڵبڕن هەرچەنە وەکو تاگۆک هەر مرۆڤێکی کورد پێی بۆ ڕێکخراوەکانی مافی ژنان هیچ
دەنگێک نەبووە شاید زۆر نەبووێت بووێت بەڵام زۆر نەبووێت لە هەموو دنیا پشگیری لە شۆڕشی ناکرا و هاتنە سەر جادە تەنها لە سلێمانی و لە تورکیا گازی فرمێسک ڕژێن ڕژا بە خۆپیشاندەرانە ئەنی تەنها لە سلێمانی ئەوە کرا لە کاتێکە شۆڕشی ژینە هەموو دنیا پشگیریەکە سا منم پرسیاراکەم بۆ ئەنی کاتێک کە ئێمە چووینە سەهۆڵەکە هەچەنە ژنان هەر هەوڵیان داوە ئەنی هەرچێک بتوانن ئەیکەن بەڵام ڕەنگە ئەوەش منیش بم لە جێی تۆ یاخۆ تۆش بی لە جێی من بڵێ پێویستە گرنگتر بێ چونکە من شۆڕشی ژنە مە ژن ژیان ئازاتیە بۆ ژنێک لە ڕۆژهەڵات چەند گرنگە بۆ ژنێک کە هونەرمەندە کە سیاسیە کە مامۆستایە خوێندکار چەند گرنگە بۆ منێکیش بە هەمان شێوە کە لە ماڵۆ دانیشت و هەمان شتە ئازادی بۆ ئەو چ واتایەکی هەیە بۆ منیش هەرە واتای هەیە چونکە منیش وەکو ئەو مرۆڤم ئەم تێگەیشتنە لاوازە لە ئاستی ڕێکخراویە لاوازە لە ئاستی سیاسیە ئەوە بێ هەڵوێستن و باشووری کوردستان لەبەر ئەو حکومە 30 ساڵە تا ڕادێکی زۆر شکست خواردووی کە هەیە وای کردو ئینتیمای نەتەوەیەتی ئینتیمای نیشتیمانی کاڵ بۆتەوە یعنی ئەمە قسەی من نیە قسەی زۆرێک لە شرۆڤەکاران و پەروەردەکاران و سیاست مەدارەکانیش لەم هەرێمی کوردستانەکە ئەگەر بە کورتی باسی چون پرسیاری ترمان ماوە کاتی بەنامەکەمان بەرەو کۆتایی چێ بۆی کە دوو پرسیارمان ماوە ئەگەر بتوانن بەسەر چاو کە ئینتیمای نیشتیمانی لاواز بوو و بێگومان داواکاری ئازادیش و ئەو جۆرە باوە ژیانەی کە قوبوڵیان کردووە ڕازین پێی ئەمە نابێت ئەنی نەیتوانیوە کە دەنگی مرۆڤ ئازادی خوازەکانی ژێ بخا بۆ ئەوەی کە فشارێک لەسەر دەوڵەت دروست بکەن و دەوڵەت ئەنی حکومڕانی دروست بکەن حکومڕانیوە هەڵوێستێکی فەرمی بنوێنێ ئەنی ئەگەر دەسەڵاتی سیاسیش بەژەوەندی ئابووری هەیە لەگەڵ دەوڵەتانی ترا بۆ نە لەگەڵ ئێرانە بەڵام ئاستی ئازادی خوازی و ڕێکخراوەی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش هێندەیەک گرتوو بەهێز و بە داکۆکی کارێکی زۆر سەخت کاریان نەکردووە بەخۆمەوە و هەتا هەموو ئەوانەی کە لێرن کە ئەوەندە جدی کارمان نەکردووە تاکو بتوانین فشارێک دروستکەین لەسەر ئەوان ئەمە ڕاستیە کە ئەگەر منیش نێڵم زۆر ئێوە ئەیزان و زۆر کەسی تریش ئەیزانێ کە ئەبوو بەو جۆرە نەبێ دیسانیش کات نەڕۆشتووە ئەکرێ هەوڵ بدرێەوە مێ دەکەم سەر بکرێ بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە ئەگەر بێمە لای جنابسان بۆ پرسیاری کۆتایی ئێستا بۆەوەی کە زۆرتر ئەم ناڕەزایەتیانە پەرە بسێنێ یام ئەوەی کە شارەکان بە کولی لە سەرتاسەری ئێران پەیوەست بە مانگرتن و دەنگی خەڵکی کوردستان من دەنگی شارەکانی کوردستان من دەبێت چی بکرێ هەنگاوەکان چین بەڕایەوە بەڵام ئەگەر بکرێ بە کورتی چون کاتی بەنامەکەمان 5 دقیقە ماوە بەسەرچاو بەڕای من ئەم شۆڕەشە خۆی ڕێگەی خۆی دەڕوات هیچ کارێکی ئۆتۆ جیاوازمان نەکرد بۆ ئەوەی کە دیکەی شارەکان پێوەستی شۆڕشەکە بن بەڵام خۆیان هاتنە مەیدان ئەم شۆڕشە هێدی ڕێگای خۆی دەڕوات دەیبینین کە سەرکوتێکی زۆر دڕندارە کرا تەنانەت تەقە لە منداڵی 7 ساڵان کرا تەقە لە منداڵی 10 ساڵان کرا ئەوە کۆماری ئیسلامی کۆماری سێدارە ئەوە بە ئەنقەست دەکا ئەوەی کە منداڵێک 7 ساڵان دەداتە بەرگولە یا منداڵی 10 ساڵان یا ئەو هەموو منداڵە نزیکەی 100 منداڵی ژێر 18 ساڵ دراونەتە بەرگولە یا هێرش دەکاتە سەر قوتابخانەکان ئەمە بێگومان شتێک نییە کە بە هەڵە کرابێ یان بە سوتفە کرابێت نا ئەمە بە ئانقەستە بۆ ئەوەیە کە هێندە خەموو ئازارەکە و ئەو دەردەی خەڵک زۆر بکاتەوە کە پاشکەس ببنەوە لە شۆڕش بڵێن ئەمە نایژی ئەمە شایانی ئەوە نییە کە ئەو هەموو گیانە بڕوات ئەو هەموو خەڵکە یانی لەدەستدات بەڵام تەنانەت ئەو سەرکوتە نەیتوانی وەبەری بگرێ هەر پەرەی سندۆ هەر پەرش دەستێنێ یەکگرتووی ئەوانەی کە ئێستا لە مەیدانن ئەوانەی کە ئێستا هەن ئەوانەی کە ئێستا خەبات دەکەن ئەوانەی کە بە هەر شێوەیەک هەر کەسێک و بە هەر شێوەیەک بۆتە بەشێکی ئەم شۆڕشە یەکێکی هەواڵنێرە دەنگ هەڵدەبڕێ یەکێکی لەسەر شقامە یەکێکی وشیارکردنەوە یەکێکی ئەوانەیەن کە دەچنە سەر شقامەکان و بریندارەکان چارەسەر دەکەن دەبێت ئەمانە یەکگرتووی خۆیان بپارێزن و ئەوەی کردویانە بەردەوامی بکەن نەیوەستێنن ئەوانەی کە ئێستا لە مەیدانن ئەگەر نەیوەستێنن ئەوانەی تریش کە ئێستا لە ماڵەوەنیان بە پێ دەڵێن چینی خاکستەری ئەوانیشە دێنە مەیدان گرنگترین فاکتۆر لە هەموو شۆڕشێکدا لە هەموو بزنەوەیەکدا ئەو چینەیە کە چاوەڕێ دەکات بزانێت ببینێت بزانێت
بزوتنەوەکە بەڕۆ کوێ دەڕوات ئەنجام ڕیاد بدات. ئەم شۆڕشە دەتوانێت بە بەردەوامبوونی هێدی وردە ئەو چینەش بهێنێتە مەدان و لەگەڵ خۆی هاوڕێ بکات. ئەو چینە بێنە مەدان ئەوسا دەیبینین کە کاریگەریەکەی زۆرتر دەبێت. بەڵام ئەمە پێویستی بە کاتە. ئەمە بەڕای من بەڕای شخصی خۆم ئەمە بە 1 مانگ و 2 مانگ و 3 مانگ ناکرێت. هەرچەند ئەو شتێکە لەم شۆڕشە ڕوویدا هەنگاو نەبوو، بازبردنێکی زۆر گەورە و بەهێز هەنگاو بە هەنگاو نەهاتە پێش. چەند بازبردنێکی گەورە بوو، چەند شتێکی زۆر گەورە لە تێدا ڕوویدا، قۆناغی گرنگی بڕی. بەڵام ئەوەی کە دواتر گەورەتر ببێت، زیاتر شارەکان بێن، هەموو ناوچەکان بێن، هەموو چین و توێژەکان تەغلی ببن، ئەوە پێویستی بە کاتە. هیچ شۆڕشێک بە ئەو نەزوو ناتوانێت بگاتە سەرکەوتن. هیچ شۆڕشێک بۆ ئاسانیە بە سەرکەوتن ناگات. هەموو شۆڕشێک دەبێت قۆناغەکانی خۆی ببڕێ. ئەم شۆڕشێش بۆ ئەوەی بگاتە ئەنجام، بۆ ئەوەی کە زیاتر گەورە ببێتەوە، یەک پشتیوانی دەرەوەی پێویستە. دووهەم ئەوەی کە ئەوانەی ئێستا هەن بەردەوام بن، ئەوانەی کە ئێستا هەن بەردەوام ببن و ئەوەشیان لە بەرچاو بێت کە ئەمە کاتی پێویستە. کاتبردنەکە نابێت بێتە هۆی ناهۆمیدی خەڵک. هەموو شۆڕشێک هەڵبەزین و دابەزینی هەیە. ڕەنگە بڕێ جاریە لە 1 حوتەدا دابەزینێک بەچاو بگیرێت، بەڵام بەردەوام دەبێت، بێگومان بەردەوام دەبێت. هیچ شتێک ناتوانێت بەم شۆڕشە بگرێت، تەنانەت سیاسەتبازی، تەنانەت سەرت و سەودای سیاسی، هیچ شتێک. کۆمەڵگای ئێران، تەنانەت کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوین هەرگیز ناگەڕێتەوە بۆ 3 مانگ پێش ئێستا. هیچ شتێک بەر بەم شۆڕشە ناگرێت. بێگومان ڕێگەی خۆی دەڕوات، بێگومان هێزی جەماوەر چارەنووسی دیاری دەکات، دواتر حزبەکانیش دەتوانن یارمەتی دەربن. بەڵام ئێستا هێزی جەماوەرەکە دەیباتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە. هاوڕێ هاوژین، کاتی بەنامەکە زۆر سپاس. 3 دقیقەمان ماوە. ئەگەر بتوان لە 3 دقیقە وەڵامی دوایین پرسیارمان بدەنەوە زۆر سپاس دەکەم. خۆتان لە بەشێ لە قسەکانتانە لە ئەوەڵە و باسی ئێوەتان کرد کە ئێستا پێویستە چی بکرێ. بەڕای ئێوە خۆتان پێتان وایە ئێستا دەبێت چی بکرێ؟ هاوڕێ هاوژین دەنگمە بیسن. گۆیا دەنگمان قەت بووە. بەڵێ بەردەوامی ئەم شۆڕشە ئەو هاوڕێ بەڕێزش ئاماژەی بۆ کرد بەردەوام بێ لە بەروی مافی مرۆڤانی خەڵک جەماوەری هێز جەماوەرە. بەڵێ داوای مافی سەرەتایی خۆیان کرد، ئەمە بەردەوامە بێت تاکو وەرەگیرێ. بەڵام گوێتان لێمە؟ بەڵێ دەنگتانە بیسم. ئەگەر بتوانن وەڵام بنەوە زۆر سپاس، چون کاتی بەنامەکەمان خەریکە بەرەو کۆتایی ڕۆ. دەنگمە؟ بەڵێ دەنگتانە بیسم. گوێتانە دەنگمە؟ بەڵێ هاوڕێ هاوژین دەنگتان دێت. بەداخەوە کاتی بەرنامەکەمان هاوڕێیانم کاتمان ماوە. زۆر بەداخەوە هاوڕێ هاوژین دەنگی قەت بوو. بەڵێ گوێتان لە دەنگی من بێت. بەڵێ دەنگتان تێ پێم وایە ئینتەرنێتەکەتان زۆر خاوە بۆ یەک کۆتایی بەرنامەکەمان هاتووە. ئەگەر دەرفەت هەبێ من ئاماژە بە 1 خاڵ بدەم. بەڕای من لە باتوور و ڕۆژاوایش پشتیوانێکی زۆر باشیان لەم شۆڕشە کرد. کوردانی کۆبانی لەسەر ڕای ئەوەی لەژێر هێرشی دڕندانی تورکیادان چەندین جار هەر لەم ڕۆژانەی دواییشدا لە کاتی بردومانەکان هاتوونەتە سەر شقام و پشتیوانیان دەربڕیوە لە تورکیا، هەروە لە سلێمانی و هەڵەبجە ئەوانی هەروە سەرڕای ئەوەی کە هەروەک هاوڕێ هاوژین باسییان کرد ڕوبەڕووی توندوتیژیش بوونەوە لە تورکیا. پۆلیسی تورک توندوتیژی زۆری دەربڕی دژ بەوانەیە کە هاتن پشتیوانی شۆڕشی نابکەن، بەڵام بەوەش پاشکەس نەبوون. بەڵای من پشتیوانی زۆر باش بووە و دەستخۆشیشیان لێ دەکەم. بژین سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ میوانانی بەڕێز هاوڕێ شیوا فەکووریان و
هاوڕێ هاوژینی زیبا کە بەداخەوە پەیوەندیەکەی پچرا. سپاس بەوەی کە بەشدار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ماڵەوە. شقا مكان